دیواری ئاسنینی نێوان غەزە و ئیسرائیل ئەو دیوارەی 4 ساڵی خایان تا دروست کراو بۆ دروستکردنەکەشی نزیکەی 140,000 تۆن ئاسن و پۆڵا بەکارهێنرا. بەڵام حەماس بە ئاسانترین شێوە 29 خاڵی شکاند و بڕی. لە کانونی دووەمی ساڵی 2021 تاوکردنی پرۆژەی دیواری ئاسنی نێوان غەزە و ئیسرائیل لەلایەن حکوومەتی ئیسرائیلەوە ڕاگەیەنرا کە لە ساڵی 2007ەوە دەستکرا بە دروستکردنی و تێچوەکەشی 1.5 ملیار دۆلار بوو. دیوارەکە بە قوڵی چەند مەترێک و بە درێژایی سنوورەکە کە درێژەکەی دەگاتە نزیکەی 65 کیلۆمەتر بنیات نراوە. ئاگادارکەرەوەی تێدایە کە دەتوانێت هەڵکردنی تونێل لە نزیکەوە ئاشکرا بکات. لە ماوەی ڕابردوو ئیسرائیلیەکان ئەو دیوارە ئاسنینەیان بە بەهێزترین و پێشکەوتوترین دیواری جیهان وەسف دەکرد. وەزیری بەرگری ئەو کاتی ئەو وڵاتەش وتی ئەم بربەسە پرۆژەیەکی داهێنەرانە و تەکنەلۆژی پلەیەکە و چەکی کۆنتڕۆڵکراوی دوورمەودا لەخۆ دەگرێت. بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا گروپی قەسامی حەماس بە ئاسانی بڕیان و ئیسرائیلیەکان لە خەوێکی قوڵدا بوون چەکدارانی حەماس هەتنە ناو خاکی وڵاتەکەیانەوە. گروپی قەسام لە ڕێگەی تێپەڕاندنی دیوارەکە و پەڕەشوتەوە سەدان چەکداری خۆی نادە ئیسرائیلەوە و ماوەی نزیکەی هەفتەیەکە شەڕی کۆڵان بە کۆڵان بەردەوامە. بەپێی هەواڵێکی ڕۆژنامەی تایمز ئۆف ئیسرائیل دیوارە ئاسنینەکە بە درێژایی 65 کیلۆمەتر درێژ دەبێتەوە لە سنووری میسرەوە دەست پێ دەکات و بە دەوری کەرتی غەزەدا دەسوڕێتەوە تا دەگاتە دەریای ناوەڕاست. دیوارەکە کەرەستەی گەورە و زۆر پێشکەوتوی تێدا لە هەموو خاڵەکانیدا ئامێری چاودێری پێشکەوتوو لەخۆ دەکرێت. بەو پێی دەیان ئەنتێن و سەدان کامێرا و ڕاداری لەسەر جێگیر کراون، بەڵام دوجار ئەو سحری ئیسرائیلیەکانیشی بەتاڵ کردەوە.